سڵاوم کاتتان باش بەرەبەیانی ڕۆژی چوارشەمەی ڕابردوو لەلایەنی هێزێکی تایبەتەوە ئەم هێزە تایبەتە کە هێزی بەشێک لە هێزەکانی وەزارەتی ناوخۆی هاوبەش و لەگەڵ هەڵیان کوتایەکە سەر شوێنێکی گەشتیاری لەوێدا ژمارەیەک لە لەشفرۆش و کوڕە بازرگان و پلەدار و کوڕی بەرپرسانی هەرێم تێیدا دەستگیر کران. ئەم شوێنە ساڵانێکی زۆرە ناوی دەهات، بەڵام لەوێ ژمارێکی زۆر لە لەشفرۆش دەستگیر کران، ئەوەی کە دوایی کە ئێمە شارپرس یەکەم دەستگای میدیایی بووین ئەم هەواڵەمان بڵاو کردەوە. لەوێەوە بۆ ئێوارەکەی پۆلیس لە ڕاگەیاندراوشدا پشتڕاستی کردەوە کە لەو با بڵێن خەڵکوتانە یاخود چوونە سەر ئەو شوێنە زیاتر لە هەفتە لەشفرۆش و زیاتر لە 100 پیاو دەستگیر کران. ئەمڕۆ ئێستا بەجۆرە ئەو زانیاریانەی من هەمە ئێستا وردە لەشفرۆشەکان و ئەو پیاوانەی کە لەوێ دەستگیر کرابوون لە یەکێک لە بنکەکانی پۆلیسی شاری هەولێر مامەڵەی ئازادکردنیان بۆ دەکرێت و هەندێکیان بە کەفالە ئازاد دەکرێن و هەندێکیان بەڵێن نامیان پێپڕ دەکرێتەوە. دەمێ ئاماژەوە بکەم دوای با بڵێن ئەوەی کە ڕۆژی چوارشەمە ئەمە ڕوویدا بۆ ڕۆژانی دواتریش هەڵمەتی با بڵێن داخستنی یانە شەوانەکان لە شاری هەولێر درێژەی کێشا زیاتر لە 10 یانەی شەوانە لە شاری هەولێر داخرا. پارێزگاری هەولێر باسی لەوە کرد کە ئەم زۆرە داخستانە لە بڕیارێک دراوەکە دەیانوێ پێداچن و ڕێخستەوە بۆ یانە شەوانەکانی هەولێرەوە بکەن و دەمێ ئاماژە بۆش بکەم کە تا ئێستا ئەوەی بەڕێوەبەری شوێنەکەیە و ئەوی خۆی بە خاوەنی شوێنەکە شستانی ئەو بەتایبەت با بڵێن لە گرتوخانەیە و تا ئێستا ئازاد نەکراوە و باسەوە دەکەن ئەو جگەلەوەی کە ئەوەی بەکارهێناوە بۆ کۆمەڵک شتی دیکە با بڵێن کاری لە فرۆشی و شوێنی قومارخانەوانە کێشەی پارەی هەبووە لەگەڵ یەکێک لە بەرپرسەکانی هەولێر بۆیە تووشی حاڵەتە بۆ دەمێ ئاماژە بۆش بکەمەوە با بڵێن بەرەبای وەکو ئاماژەم پێکرد بەرەبایانی ڕۆژی چوارشەممە ئەو شوێنە لەلایەن هێزێکی تایبەتەوە هەڵی کوترایە سەری وە ئەو ژمارە خەڵکی کە باس کرد دەستگیرکان باسەوە کە 2 ڕۆژ بەرلاو واتە ڕۆژی دووشەممە ڕابردوو لەلایەن هێزێک وسراوە خاوەنی شوێنەکە دەستگیر پێ لە شەقامی 120 بەڵام ئەو خۆی نەداوەتە دەست تەنانەت تەقەش کراوە و ئەو ڕای کردوە. هەندێک لە سوشال میدیا و لە میدیاکان کە باسییانەوە کرد کە کاتێک ئەو هێزە چۆتە ئەوێ ڕوبەڕووبوونەوە ڕوویداوە لە نێوان پاساوانەکانی خاوەنی ئەو شوێنەوە لەگەڵ هێزەکان، بەڵام وەکو زانیاری هورد و ڕاست ئێمە کە لاما بووە کاتە هیچ ڕوبەڕووبوونەوە لەوێ ڕووی نێداوە. زارش کە ئاماژە بۆ دەکەمەوە ئێستا بەشێکیان لەو وانەی کە لەو ئافرەتانی لەو ژنانی کە لەوێ دەستگیران ئێستاوە ئازاد کران و ئەوانەشی مامەڵێتەوە و هەندێکیان بڵێ نامیان پێپڕ دەکرێتەوە و هەندێکیان بە کەفەلەت ئازاد دەکردنەوە و بڕیارەت تا ئەم شەو ئەگەر فریاکەوتون ئەگەنا تا بایانی نیوەڕۆکەی سەرجەمیان ئازاد کرێت.